مەینەتیەکانی هاوڵاتیانی باشووری کوردستان بەدەست ئەم دەسەڵاتدارانەوە یەکدوان نییە. لەگەڵ ئەوەی نەموچە لە کاتی خۆیدا دابەش دەکرێت و نەخزمەتگوزاری دیکە هەیە، لەسەر دەریایەک نەوت هاوڵاتیان بە سەدەقە نەوتیان دەست دەکەوێت و خێرخوازان نەوت بەسەر خەڵکی هەژار و کەم دەرامەتدا دابەش دەکەن. خێرخوازیە خوا خێری بنووسی کە دابەشی کردیا، ئیش زۆر باشی کردی بەڕاستی. تقریبا ئەمە 340 بەرمیل هاتبوو، لەو 311 نەهاتیە 330مان تەوزیع کردیا. خوا خێریان بنووسی شتێکی زۆر باش بوو لەو کاتەی پێویست بوو بەڕاستی، بەس ئەمن حەزم دەکرد لۆحام بەهات با لە هەمووی بهات بە داواکارم لە حکومەتیش دەسەژی بەگەرمی درێژ بکات لە دستانە حالم سەرمایەتی بەڕاستی هەر ئاگایان لەخۆ نەبی ئاگایان لەو ملەتەشبی نەفتیان بدەنی هەوڵە نەفت پێویستە. ئەو داوایان لە حکومەت هەیە خێرەشی گەورەیە و دستانە و هاوینێ بوارێ نەفمان لۆچێ دەستان هەوڵە پێویستی حالم پێ بەڕاست پێ دەبێت. هاوڵاتیان لە حکومەت بێئومێد بوون و داوا دەکەن کە خێرخوازان لە هاوکاریکردن و دابەشکردنی نەوت و کۆمەکیەکانیان بەردەوام بن و ئەگەرنا ئەم حکومەتە بێباکە هیچ باکی بەوە نییە کە هاوڵاتیەکانی سەرما و برسیان بێت. دەستخۆشانە دەکەین بەڕاستی چەشی زۆر چاکە لەو فەقیران هاوکاریە، هاوکاریش چاکە بەس عام نییە برێ عام بیتن دەبەوە هەمووان بی خێرخوازی ینی خێرخوازی کەرتشی ئەوە نییە دەستخۆشیان لەکەشی باشەوە تقریبا 5 ساڵە نەفت نهاتیە داواکارانەوە تەوزیع کرد. داواکارین لە حکوومەتی کوردستان ئەگەر هەموو ماڵێک فەقیرێک پێویستیان هەیە ئەوڕۆ زۆر زۆریە وەڵڵە هەزلام هەیە زلیکانێک پێ ناکە. داواکارین لە حکوومەتی کوردستان ئەگە یارمەتیەکی گەورە بدات بۆ خەڵکە فەقیر و هەژارێ ئەوەی خانوو هەیە ئەوەی سارەیە ئەو باچی نییە دەوڵەمەندە بەس فەقیر لەکوێی بینی نەکرێکاری هەیە نە هیچ هەیە. داوا دەکەین ئەو گەنجانە کورە ئەو گەنجانە با تۆزێک یارمەتی ئەو گەنجانە بدەن. گەرچی هاوڵاتیانی هەرێم لەسەر دەریایەک نەوت دەژین کەچی هەر لەگەڵ هاتنی وەرزی زستان هاوڵاتیان دەبێت خەمی دابینکردنی نەوتیان بێت بۆ خۆگەرمکردنەوە لەبەر ئەوەی حکوومەتی هەرێم ئامادە نییە 1 لیتر نەوتی هەرێم بپاڵێوێت و نەوتی سپی لێ بەرهەم بێنێت بەڵکو ڕاستەوخۆ هەمووی ئاودی و دەکات. هاوڵاتیانیش نەسوود لە نەوتەکە دەبین و نە لە داهاتەکەشی هەر بۆیە دەبێت چاویان لە دەستی خێرخوازان بێت تا نەوتیان بۆ دابین بکەن. ئەمە چیرۆکی ژیانی پڕمەینەتی هاوڵاتیانە بەدەست حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانیەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.